ماوەک پێش ئێستا بە 3 ڕۆبعشی بوو بەڕاستی مریشک خەڵک پێ نەدەکرا بکڕی لەبەرەوەی موچەی خەڵک کەمەوە میساناندا معاشەکان نەدران بەڵام ئۆتی سعر دابەزیا بووی 1650 خەڵک زیاتر ڕووی تێکردیە لەبەرەوەی میسانان سعرەکەی خەفیف بووە ئەو کارەکە شێوەیە یەکیان ڕێی بەغدای گیرایە ئەو کاری دۆمیشان ئەوەیە زیاتر گرنگی بە ناوخۆی دەدەێت هەموو هەفتان لێمێنە بۆ مریشک کڕین بەڵام پێشتر مریشک زۆر گران بە 300 بوو بەڵام ئێستا مریشکەکە هەرسان بۆ بووە 1600 فەقیر و فەقەرات دەتوانن بیگرن ئێمە پێویستمان بە هەڵمەتی هوشیاری هەیە بۆی خەڵک هوشیارکەینەوە لە ئاس ئەو مەترسیە گەورانەی کە بەرەوڕووی گانەوەرە کێوەکان بۆتەوە لە ناویشیانە پشیلە کێوەکان هەموو ئەو پشیلە کێویانی کە ئەم ساڵ فۆکەسیان خراوەتە سەر هەمویان لەسەر ئاسی جیهانی مەترسی لە ناوچوونیان لەسەرە بە ڕێژەیەکی زۆر لە ئێستادا ژیانی چەند ئاژەڵێکی کێوی لە مەترسیایە ئێمە ئەمانەیە پشتگیری خەڵک بۆ ئەم ئاژەڵانە کۆکەینەوە کە حکوومەتیش بتوانێت یارمەتیمان بکە پشتمان بێ بەهۆی ئەوەی کە ئیمزای خەڵک کۆکەینەوە و لێ چەند ئاکتیڤیتیەکمان هەیە ئەمانە کە پیشانی خەڵکی بین کە چۆن ژیانیان ئەوان لە مەترسیایە کەم تەرخەمی هەیە لە مامەڵەکردن لەگەڵ ژینگە و ئەو ئاژەڵی کێویانەیە ئێمە ئەمڕۆ ئەم چالاکیەمان ڕێخستووە بۆ ئەوەی هەر کەسە دێت کە معلوماتی عینێ لەسەر چالاکیەکەمان ئیمزایەکشی پێکەین وەکو کارتێکی فشار بۆی بەرزیکەینەوە بۆ شوێنی خۆی کە ببینن چەندێک خەڵک ناڕزایە لە مامەڵەکردن لەگەڵ ژینگە و ئەو کۆمەڵە حیوانانەیە. Tak dobrý den, jmenuji se Pavel a trdelníky dělám zhruba 4 až 5 let. Je to vlastně sladký pečivo ve vanilkovém cukru a bez kořici. No, lidi to mají rádi, můžete si to dát s čokoládou, samotný, s borůvkovým džemem, vanilkovým pudinkem. Mam na imię Damian, jestem turystą z Polski i kosztuję wyrobu z Pragi, bardzo dobrego, który jest tutaj tradycją. Także sobie zjem. Super.